لەوانەیە کەناڵەکانی ڕادیۆ و ڕۆژنامەوانی بەقەت ئەو هەموو دەرچووە نەبێت بۆیە پێویستەکەشی لەبار بۆ ممارەسەکردنی کارەکانیان دەسەبەر بکرێت. ئازیزان، ئەمڕۆ لە سەردەمی ئەولەمە و سۆشیاڵ میدیا کە هەیەک لە تاکی کۆمەلگا بۆتە خاوەنی ڕاگەیاندنێت بۆ خۆی شێوەیەکی زۆر دەبینێت و چەندین فڕۆقات دەبێت لەم سایت و لەو پێج و لەو ئەکاونتانی کە بوونە تەمای لێزارکردنی خەڵک کۆمەڵگا. ئێمە دەمانەوێت بە هەمان شێوە یاسایەک بۆ ئەو لادانە خراپانە بێتە ئاراوە لەلایەن پەرلەمانی کوردستان لە تێدا مافی هەموو کەسێک پارێزراو بێت لەژێر چەتری سەروەری یاسایی و بەرژەوەندی گشتیدا. زیاتر برجسته سپاسانەکەی ئەگەر کابن بکاتەوە